چاوەڕوان دەکرێت لەم هەفتەیەدا وەفدی حکومەت هەرێمی کوردستان سەردانی بەغداد بکات. تەوەری سەرەکیش ڕێکەوتنە لەسەر پشکی هەرێمی کوردستان لە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 کە بڕیارە لەم مانگەدا حکومەتی عێراق ڕەوانەی ئەنجومەنی نوێنەرانی بکات. دوای تێپەڕاندنی یاسای قەرز لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ڕاگررتنی 320 ملیار دینارەکەی هەرێم بە پاسایی پابەندنەبوونی حکومەت هەرێم بە ڕادەستکردنی 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانە و نیوەی داهاتی دامەزراوە فیدراڵیەکان بۆ دووبارە نەبوونەوەی ئەو حاڵەتە لە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 و ڕێگریکردن لە هەر هەوڵێک بۆ تێپەڕاندنی پرۆژە یاساکە بەبێ ڕەزامەندی کورد فراکسیۆنە کوردستانیەکانی ئەنجومەنی نوێنەران بە پێویستی دەزانن هەرچی زووە حکومەت هەرێم وەفد ڕەوانەی بەغداد بکات و لەگەڵ مستەفا کازمی بگاتە ڕێکەوتن بۆ ئەوەی پشک و مافە دەستوریەکانی هەرێم لە بودجەدا مسۆگەر بکرێت و چارەنووسی موچەی فەرمانبەران بە نادیاری نەمێنێتەوە. بەوتەی پەرلەمانتارانی کورد عێراق بە قەیرانێکی سەختی ئابووریدا گوزەر دەکات و لایەنە سیاسیەکانیش لە هەردوو پێکهاتەکەی سوننە و شیعە توندکردنی گوشارەکانیان لەسەر مستەفا کازمی کردووەتە بابەتێک بۆ ڕازیکردنی شەقام و دەنگدەرانیان و دەیانەوێت ئەو پەیامە بگێن بەلایەنگرانیان کە ڕازی نابن مستەفا کازمی لەسەر حسابی ئەوان ڕێکەوتن لەگەڵ هەرێم بکات. پەرلەمانتارانی کورد لە بەغداد دەژڵێن ئەگەر هەرێم و بەغداد بەر لە ناردنی پرۆژە یاسای بودجە نەگەنا ڕێکەوتن ئاستەمە بتوانرێت لە ئەنجومەنی نوێنەران ئەو پرسە لە بەرژەوەندی کورد یەکلا بێتەوە. ئەوەش لە کاتێکدایە سەرۆکی حکومەت و وەفدی دانوستانکار لە دوایین کۆبوونەوەیاندا لەسەر پرسی دانوستانەکان جەختیان کردوتەوە لەسەر چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ بەغداد و هەر جۆرە سازشێکیشیان لەسەر مافە دەستوریەکان و شایستە داراییەکانی خەڵکی کوردستان ڕەت کردوتەوە. بەپێی ئەو زانیاریانەشی کە کورسات نیوز لەسەر چاوەیەکی ئەنجومەنی وەزیران دەستی کەوتووە حکومەتی ناوەندی داوای کردووە وەفدی هەرێم سەردانی بەغداد بکاتەوە بۆ ئەوەی بگەنا ڕێکەوتن لەسەر پرسی نەوت و بودجە. ئەم سەردانش بە هەموو پێوەرەکان دوایین دەرفەتی هەرێمی کوردستان دەبێت بۆ ڕێکەوتن لەسەر پشکی هەرێم لە بودجەی ساڵی داهاتووی عێراق.